خی پەروەردگار جل جلاله لە قورئانەکە بە پێغەمبەر فەرمێ فەصەلی لربیک وانحر، نوێژی جێژنەوەی بکە و هەروە قوربانێکت سەر ببڕە و لەما کاتدا خی پەروەردگار جل جلاله عیبادەتی سەربڕینی تایبەت کردی بەخۆی، قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين. حیوان سەربڕین لە بغیری خی پەروەردگار لە هیچ کەسێکی دیکە جایز نییە. هەی شێوەیەکی یعنی تەنها و تەنها ئەگەر بێت و لە بۆ میێوانی پێغەمبەر ئیستیسنای نەکردووە عەلەیهی سەڵات وسەلام، جایز نەبوو بە هیچ شێوەیەکی لە میێوانی سەر ببڕێت، بەڵام لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیستیسنای کردووە وانێکی حەڵالن حەڵالە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی پاداشتی ئەو کەسانە ئەکا کە قوربانی ئەکەن، ئەفەرمی بەر لەوەی کە خوێنەکە وەکو عەبدایەتی طبعاً گرینگە، نیەت مهمە لە قوربانی کردن، یعنی نیەتەکە لە خودی قوربانیەکەش مهمترە، چونکە خی پەروەردگار جل جلاله پێویستی بە خوێن و گۆشتەی ئێمە نییە، پێویستی بەو نیەتەی دڵە کە ئەتوول بەکو عەبدایەتی لە خی پەروەردگار جل جلاله ئەنجام بدەیت. لۆی نابی و هەندێک بێتە عالم مەدح بکە، نابی و هەندێک بێتە وەکو مثلەن ئەتوو بەردەوام لە فەیسبووک بڵاو بکەیەوە لە پێچای عالمی خۆی پێ هەر بچێشی، یانە مەتەلەن قوربانیەکەت بینی بیکەیت جیرانەکان لەبیر بکەیت و خەڵکی دەور و پشتت لەبیر بکەیت، بمعنە ئەوەی کە خەڵکێکی فەقیری لێبوو بچی تەوزیعی بکەی، ها وەکو وەکەوەی دەڵێ بیکەیە کارتێک لە بۆ پیاوەتی و لە بۆ منەتکردن بە سووری خەڵکە.